هزار وحوصل ليك السياسية كسور وهذا يعني طرفين كبار سياسة كاربندي داواکاریەکانمان ڕاتبەکانمان 4 مانگە نەیانداوە ئەمە یەک دوو ئیسا هاتە بیرم زۆر نەفەرمان هەیە بە 200 نێزیکی 250 نەفەرمان شەهید کرا لەسەر کارەباوە لە 2006ەوە تا ئیسا حەقیان نییە چونکە ئوجوری هەمووی بوون ئەوانە هیچ حقوقیان نییە ئەوەش داواکاریەکمانە لەگەڵ تەثبیت بین لەسەر مەلاکی دام لەسەر حکوومەتی بەغا ئەوەیە داواکاریەکەمنە عەدەدمان بە عامەوە کۆنەکان بلین عقد كون 8743 بعام وعراق لقل تازة وكون 100,000 نيزقي 100,000 100,000 نفر